بینانی عزیز لاکوێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە بە ئێوەی ئازی شاد بوومەوە بە پێشکەشکردنی ئێوارەی سلێمانی بە میوانداری دوو بەڕێز کە ڕێبوار محەممەد ئەمین کە بەڕێز یانوک و دەرهێنەر لێرە ئامادەن لەگەڵ کاک باوەڕ ڕەفیق ئاکتەر و مۆنتێر قسە و باسەکەین لەسەر فیلمی سینەمایی ڕێگای مەرگ سەرەتا ترایلەری فیلمەکە ئەبینین و ئەگەڕینەوە لاتان. دووبارە سڵاوتان لێبێ پێش ترایلەرەکە ئاماژەم بەوە کرد کە ئەمڕۆ دوو میوانی بەڕێز لای ئێمە ئامادەن کاک ڕێبوار بەڕێزیانوک و دەرهێنەر لەگەڵ کاک باوەڕ کە بەڕێزیانوک و ئەکتەر و مۆنتێر لێرە ئامادەن. بەخێر بن سەر چاو. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بۆ ستافە جوانە ڕوا بۆ بەڕێز. مەمنونم زۆر سپاس کاک ڕێبوارگیان. کاک ڕێبوار سەرەتا پێم خۆشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم بە حکمی ئەوەی کە ئێوە کاری دەرهێنارتان بۆ ئەو کورتە بۆ ئەو فیلمە کردووە ببوورە سەرەتاش نەزانی کورتە فیلمە بیرۆکەی ئەم فیلمە لە چێوە سەری هەڵدا چۆن بوو بیرت لەم کارە کردەوە خۆت پێشتر ئەزمموی کاری هوەریت هەبوو هەمومان ئەزانین کە کاری نواندن زیاتر کارێت کردووە پێم خۆشە بزانم بیرۆکەی ئەم فیلمە لە چێوە سەری هەڵداوە. فیلمی ڕێگەی مەرگ باز لە کۆچی گەنجانەکە بۆ ئەوروپا ئەم مۆزوعە دەمێکە هەیە هەر لە دوای ئیتیفازەکەەوە کۆچی گەنجان بۆ ئەوروپا هەیە و حتا ئێستاشوە دیسانۆزام سەری هەڵاوتە لەم ڕۆژانەیە شتێکی وان بیست وتان بۆ ئیشێکی واناکی خۆشم بیرۆکەیەک لە مشکمان هەبوو کە شتێکی وا بکەم پێویستە لەم کاتەیە کە گەنجان ڕوەکەن ئەوروپا واللهی خۆم کە ئەمبینی نەکە بە پێوتن لە تەلڤیزۆن ئەمبینی کە خەڵک ئایلەمە بینی ئەخنکە لە مشتا لە یاختە لە تەلڤیزۆنە لە پەیجەکانەمان بیستکە مەجموعەی خەڵک ڕۆشتە مەجموعەیە گەنج ڕۆشتون یاشتەیە ئەوانەمە بینی کەوتە بیرم وتم بە منیش فیلمە بکەم بزانم بەشم ئینشەڵا نەجاحەت بینین شکر لەخوا بە زیابێتر ئەوە بوو نزیکی 80 ئەکتەرمان کۆ کردوانە ئەم فیلمان وکوتم باز لە کۆچی گەنجانەکە بە ئەوروپا هەرێکە و بە کێش و معاناتێکەوە مەسەلە کەسێک هەیە لە بازاری دۆلارەکەی فلاسی کردووە قەرزارێکی زۆرە کەسێک هەیە لە بەرباخی بارودۆخی ئێستای کوردستان کە بێکارەبایی و بێ بەنزین و بێ موچەی و کەمی خزمەت گوزاریەوە گەنج بێ ئیش و کارە ئەڕوا بەرە ئەوروپا خەڵکیش هەیە هیچ کێش و معاناتێکی نییە دەوڵەمەند وەزعی زۆر باشە وەکو چاولەکەری حەزەکە ئەوژۆگۆ خەڵکە بڕوە ئێترێمە وامان کردو کە هیچ کەسێک گلیمە لێ نەکا هەموو کەسێ نەبێ بڵێ من لە داخی حکوومەت و ڕخنە لە حکوومەت بکرێت هەیە وەزعی مادیشی باشە ینی هەیە کە وەکو چاولەکەری ماڵ و عیلەیە ئەشیای ماڵەن هەیە و ئەشیاکانیان ئەفرۆشن و ئەڵێ حەزەکە وەکو حەزی خۆیان بڕۆن ئێمە شومان کردووە کە ئەڵێ نەشی سووتێنە کە با بۆی هەموو کەسێک گلیما لێ نەکا وتومانە مەجموعەی خەڵک هەیە ناڕەزایی دەرەبڕن و وڵاتی خۆیان بەجێڵن بەرە ئەوروپا بەڵام لەو لاشۆڵێن ئەوروپاش ئەو بە هەشتەنیەکەی ئەوە لیتی گەشتون مەسەلە تۆ لێرەڵی کارەبام نمو چەم نییە ئەی لەوێت چ زمانێک هەیە تۆ ئەگەیتە ئەوروپا کە ماڵ و مناڵی لەگەڵا مناڵی ساوە لەگەڵاکە ناخنکێ لە بەلەمە بەلەم غەرق نابیان فێڵ و ساختەچێتی قاچاقچی ماخسۆتە ڕوو کە زۆربەی زۆری نەفەرەکان چۆن دەستیانە بڕێ قۆڵیانە بڕۆ فێڵیانەکە پارێکی زۆریان لێسێن و نانگەنێتە شوێنی خۆی لەبەرم هەموو هۆکارانە هەمومان کۆ کردەوە لە فیلمێکی یەک سەعاتیە سەختی ڕێگە و نەهامەتی و هەموو ئەوشتانی کە کۆچبەران لیان بەسەر لە ڕێگا هەموو شتەکانمان بە پێی توانە خسومانەتە ڕوو
کاگرێبەر تۆ پێشتر هیچ سەفەرێکی ئەوروپات کردووە بۆ نمونە یاخود چیرۆکی ئەو کەسانە لەکوێوە وەرگرتووە هیچ پشتت بە چیرۆکێکی ڕاستەقینە وەرگرتووە یاخود ئەڵی سەختی ڕێگا و ئەو شتانی ینی ئەو شتانە لەکوێ وەرگرت بەڵێ دووسێ ماڵە عایلە هەبوون ڕۆشت بوون کە یەکیان لە ئەکتەرەکان کاک ئارام و ئەریڤان خان لەگەڵ کاگنووری ئەمان پێشتر ڕۆشتبوون بۆ ئەوروپا تەنها فکرێکم لێ وەرگرتن ئەجا کە تۆش کاڵی کۆچی گەنجان بۆ ئەوروپا سێرەکەی ئەم خەڵکە بەسەر ئەو شاخوداخا ئەڕوە خۆ بۆ سەیران و یاپراخواردن ناڕوان هەڵبەتە بۆ شوێنێکی ناڕەحەت و ناخۆش و بەفر و سەرما و ڕقبوونەوە فکرێکی بچووکم وەرگرت و ئیتر دەسم کرد بۆ ئیشە ئیتر دوای کە تۆ بۆ ڕێگای ئەڕۆی گورگە و خوا ڕقەبیتەوە تەقەولی ئەکرێ ئەخیمکەیت ئەمەری دەبێ ئەو شتانە سیناریەکی جوانی بۆ دابڕێژی باژوشکۆ لەخوا بەزارێ لە هەموو قەزاونەحەکانەوە هاوکاریان کردین خەڵکی چەمچەماڵمان لەگەڵایە کەرکووک ماوەت خەڵکی شاری سلێمانی زۆربەی زۆری ناوچەکان تریشمان لەگەڵایە بە کۆی هەمووی گەشتە هەشتا ئەکتەر هەمووشی بە خۆبەخش ئەفوم لە شاری سلێمان و لێرەوە بە سارە حەت کەسەوە بە ساری خۆی سپاسی هەموو ئەکتەرەکانەکەم کە بە خۆبەخش هەشتا ئەکتەر دەوری بینیەوە کەسێک دیناری وەرنەکردووە چونکە زانیویانە من پارە وەرناگرم ئەوانیش کەس داوای پارەی نەکردووە هەمووی بە ساری خۆی لێرەوە چونێتە مەنتیقەی ماوەت سپاسی کاگی هیوا ماوەتی ئەکەین لێرە زۆر هاوکاری کردین هەر لە موافقەتی ئاسایش و ئەو مەنتیقەی حدود و ئەو ناوچەیە توانیمان بە ئیسراحەتی خۆمان تەسویری لێ بکەین لە مەنتیقەی دوکانی شکاگە لۆکیشنەکەیان هەرێمی کوردستان کوێ بوو لۆکیشن قەزای ماوەت ئەخیری ماوەت ئەسە حدود نزیکی حدود لەوێ لە دوکانی شکاگە هونەرمان لەگەڵا هونەری مەلامەجید ئەوش هاوکاریکی دی مەسەلا هەنیا کار ئاسانی بۆ کردین سەر بەحری دوکان و بەر لەم ئۆشتانە چکەوانم بە پارێکی زۆرەکرێ هەنی کۆمەڵێ خەڵکی باشمان لە پشتا زۆر ئەکتەرەکان خوان هاوکاریان کردین لە مەنتیقەی سەرسیر عینە شەد تەسویرمان کرد هەتا ئەژنۆمان بەفەر بوو بەفرەکان هەمووی ئەوێ بوو لە ناو شاری سلێمانیش باش کاکرە باسی سیناریۆت کرد سیناریۆی فیلمەکە خۆ نووسی و تا لەسەر چ پێوەرێت تۆ سیناریۆی ئەم فیلمە نووسیوە پێت خۆشک ئەگەر لە کاری داهاتوودا سیناریۆی کەسی تر وەرگریت یاخود هەر حەزەکەی سیناریۆکان کە خۆت بینووسیت و خۆت کاری دەرهێنانی بۆ بکەیت زین چۆنە ئێستا من لە 2019 تا ئێستا 9 کورتە فیلم و 3 فیلمی درێژمان کردووە هیچی کۆپیکراوی بیانی نییە من هێنا بێتم لێرە زیینی کەمەوانێت وەتامی چیرۆکی خۆمان چیرۆکی خۆماڵی ناو خۆمان کێشە کۆمەڵاتەکانی ناو خۆمان ئەساچیتە ناوبازارەوە دیمە نەگەبینی ئەتوانی سیناریۆکی لێ دروستکەی خۆمان ئەوەنە کێشەمەعاناتمان هەیە ماشەڵڵا بەر ناکەوێت خۆمان ئەوەنەی خۆمان کێشەمانەفرەی شتی کۆپیکراو ناکەوێت بەڵام ئەگەر شتێکی جوانی شەبێ کەچێکە خزمەت بە هونەری کوردی بکە سیناریۆکی جوان هەبێ ئیشی لەسەرەکە وەتا بەلای تۆوە کێشانیەگە لەگەڵ کەسێکی ترا کار ئیشەکە جوان بێ ئیشەکە جوان بێمە زین چۆنە پەیامەکەمان بگە ئێستا ئەو شتانی کە کردومانە هەمووی هۆشارکردنەوەی گەنجانە هەمووی پەیامە هەر فیلمێکمان کردی بێ ئەو هەموو کورتە فیلمانەکەمە زۆربەی زۆری شەکانمان بۆ بۆنەوە ئاهەنگ و مناسباتەکانە مەسەلە بە ڕۆژی جیهانی ژنان ئیشێکمان کردووە چەند پەیامێکی جوانی تەیە کە لە ڕێی فەیسبووکێکی بینی چاتێکەوە بۆ کچ و کوڕێک چ کارەساتێکی لێ قۆمەیە بۆ ڕۆژی جیهانی کرێکاران پەیامێکی جوانمان بۆ کرێکار داناو کە کوڕێکی گەنجە مەکتەب تەربیە کەسێک تەشجیع ئێکاڵەت و ئەتوانی بە ڕۆژ کرێکاری بکەیت و لە خوێندنی ئەواران بخوێنی ببی بە مهندس ئەتوای لێو کوڕ ئەگات بە پلی مهندسی لەلایەکە هەمانە باسی کێشەی سناپ و کە بەداخۆ زۆبرەی کچان کە سیاقە دەکەن خەریکی سناپن کە خەریکی سنابی لە ڕێگەی هاتوچوە چیل کارەسا دەگە قۆمەیە ماڵەتی شۆفێری گەنجان پێش 18 ساڵ بێ ئیجازەی ماڵەتی شۆفێری سیاقە دەکەن چ کارەساتێکی لێ قۆمە ینی هەموو شتەکانمان بۆ ئیشمان بۆ ڤالانتاین کردووە بە شێوکی کۆمیدی کردمان بۆی کە هەنێک کەسێ مەسەر باوەڕی بە خۆشەویستی نییە لەبەرەوەی کە لە هەردوو سەرەوە بۆ کۆمیدێکە بۆ خۆشەویستەکە بۆ کۆڕۆناسێ ئیشمان کردووە کاتی کۆڕۆناس دوای کۆڕۆنا وەجژن و کۆڕۆنا ئەوسا کۆڕانی دیسان دەست پێکات و لەسەر هەموو ڕۆژە جیهانەکە لەمە ئیشێکمان کرد زۆر باشە دەستان خۆش بێ بە بچینە لای کاک باوەڕ بەخێر بێت بەڕستان وەکو ئەکتەر و مۆنتێر لێرە ئامادەن لەم فیلمەدا چ ڕۆڵێکت هەبوو؟ من پێشەم شتێ دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم بۆ بەسەرکردنەوە من لە فیلمی ڕێگەی مەرگە دەوری لەگەڵ هاوسەرەکەمان دەوری ژن و مێردێکمانە بینی
کە بەردەوام لەناو خۆمانە شەڕمانە چۆنەڵی لە زۆربەی عالی کوردیش ئەم کێشەیە هەیە بۆیە ئەوە لە یەکتری بێزارین بڕیارمانەوە سەفرکەین بەرە ئەوروپا ئیتر لەگەڵ قاچاقچیە قساکەنەوە هەتا بە ڕێگاکە شاڕۆین و هەتا ئەو شوێنەشی کە کۆتایی ئێمە هەر شەڕمانە لەو ڕێگایە ئەمە دەورەکەی من بوو وەکو مۆنتێریش من تقریبا ماوەی ساڵێک زیاتر لەگەڵ کاگرێبوارە ئیشەکەم پێشتر یەکەم ئەزمونت نییە ئەو ویستم ئەو پرسیارە بکەم زام ئەمە یەکەم ئەزمونتەوە حتمما یەکەم ئەزمونە نیە چونکە ئەو کارێکی بەڵێ وەکو مۆنتێر کارێکی قورسە پێشتر بزانام لە چ ئیشەکە کاری مۆنتێریت کردووە من خۆم دەمێک ینی لە بواری مۆنتاژ و گرافیک و ئەو بابەتانە ئیشەکەم پێش ناسینی کاگرێبوار زیاتر کاری کلیپ و ڤیدیۆگرافی ئەو بابەتانەمە کرد بەڵام کاتێکە کاگرێبوارم ناسی پێشنیاریەوەی بۆ کردم کە پێکەوە ئیشکەین بە خۆشحاڵی و قبوڵم کرد و دانیشتین سەرەتا لە کورتەفلیمەکان و لەگەڵ یابووم بۆ من ئەزمونێکی زۆر باش بوو چونکە پێشتر لە فلیمە کۆمەڵی تەکنیکی تایە پێشتر من ئەوانم نەئەزانی من لە کاگرێبوارەوە فێربووم بە حکمیەوەی ئێستا من زۆر جار کلیپێک دێتە بەردەستم یان بابەتێکی تر بۆ نمونە زۆر گوێ نادەمە مۆزوعی کەت یان جەمپ یان کۆمەڵێ بابەتی تر بەڵام لە فلیمە جیاوازە دواتر باسی ئەواکەین زەمان زۆرم پێخۆش بوو کە بەڕێستان لێرە ئامادەن وەکو مۆنتێری کارەکە و چونکە هەمیشە مۆنتێر وەکو سەربازی ون وایە خۆشمان بە حکمی بخۆم لە تەلەڤیزیۆن ئیشەکەم هەمیشە وەی کە دەرەکەوێ خۆت پێشکەشکارە ینی ئەوانەی تر سەربازی ونن هەم دەرهێنەر وەکو چۆنەڵی وێنەگەر مۆنتێر ئەمانە وەکو سەربازێکی ون دەرەکەون زۆرم پێخۆش بوو لێرە بۆ ئیشەکە طبعاً زۆر ڕاستە کاکرێبوار حەزەکەم باسی ئەوەت کرد کە 8 ئەکتەر لەم فیلمەی تۆە بەشداری کردووە ژمارێکی زۆر نییە 8 ئەکتەر بۆ فیلمێک بڕوا بکە 8 تریش نامی نردبوو بۆم کە بەشدار بن بڕوا بکە مۆبایلەکە ئێستا بشاتە بزان چەند کەسی تر بەشداری هەر 8 ئەکتەرەکە ینی حیواریان هەبوو من هیچ کەسێک لە هەموو ئیشەکانمە هیچ کەسێکم بەبێ حیوار ئیزن ناوە هەوەی هاتووە حەج کەسێک هاتبێ داوای دەوری کردبێ بەبێ حیوار ئیزنم ناوە حەج چۆنە بێ یعنی ئێمە وەکو قوتابخانەیەک ئەمانە خەلکات پێ بگەینین چۆن قوتابخانەیەک سا خەڵکێک هەیە مەسەلە بۆ من کاتی خۆی حەزم لێ بوو لەگەڵ کەسێکا بەشداری بکەم مەجای نایەم ئێستا من هەموو مەجالێکم کردوتە بۆ گەنجان هەر کەسێک حەزی لە تەمسیل بێ شەرنی ئەکادیمی بێ شەرنە شەهادەیە بێ بتوانانی فەیسی دەموچاوی بە کەڵکیەوە بێ بتوانێت قسە بکە بتوانە حیوار بڵێ ئەو فەیسە بە کەڵک بێ کە بۆ ئەو دەوری کە تۆ دایێنی مەسەلە گرژ و مۆڕە و مۆنیەوە ڕووخۆشیەوە مناڵ بێ گەورە بێ سا مناڵی ساوامانەکە کاک باوەڕ مناڵێکی ساوای دوومانیە چارمانیەک و دومانگێکمانەیە دوو مناڵن دەورە بینن ناوی ئەوانش ئەکتەرن کاک دوو ڕۆژتەوانیش گەورە بن کچن 2 ساڵێتر دوکان گەورە بناڵێ وەنیە لە دوومان و چارمانگ وتیاتێت تا پیاوی پیر هەموو ئینەکانی تەیە هەموو تەمەنەکانی تەیە باش کاکرێ با بزانم پامی تۆ لەم فیلمە ویستوتە چی بگەێنی ئەنی ویستوتە بۆ نمونە بڵێ تر باگەنجان کۆچ نەکەن یاخود چییە ئەنی تۆ بەم ڕۆژگارە خەڵک و حکوومەت و فیلم و هەمووی ئەڵە باگەنج کۆچ نەکە باگەنج لە ناوە هەلی کار زیاتر بێ ئەم بەداخەوە لای ئێمە ئێستا وای لاتۆ گەنجەکە هەماکە ینی پەیامی تۆ چییە لە ڕێگە ئەم فیلمە ویستوتە چی بگەێنی تۆ هەر کەسێک کە ئەزانێک تۆ ئیشی هونەریەکی لە بازارەوە بینیڵە تۆ بۆ ئیش لەسەر ئەوە ناکەی مەسەلەم زۆر جار پیان و تۆم جاران گلێ نەکرد بۆ لەسەر مەعاش قسە ناکەی باشە فەرمە لەسەر مەعاش مەسەلە ئەڵە بۆ لەسەر بارودۆخی ئێستای کوردستان قسە ناکەی ینی بە هەموو کەسێ هەڵوێستی شتێکە بێ تۆ هونەرمەندی حزبایەتی مەکە تەشیریش بە هیچ کە سولایەنێک مەکە بەڵام لە هونەرێکی خۆتە پەیامێک بگەێنە نەک بە ناخۆشی پەیامێک بگەێنە بە خەڵک ئێستا کۆچی گەنجان بۆ ئەوروپا وەکو پێشتر بە ماسکردی لە ئارایەوە بەردەوام هەیە ئەو سامە فارسمان لەگەڵەیە وەکو پێم وتە زمانەکانی تەیە ئافرەتێکی تایە بە فارسی قساکە ینی هەر کوردی هەرێمی کورد هەر خەڵکی سلێمانی و هەولێر نییە پەیامێک ئێمە ڕاستی سا من لەوانەیە بە گەنجێک بڵم مەڕۆ بەڵام بە قسەی من ناکە هەرڕوە بەس تو ئیشەکەی تو ئەوەی واجبەکەی تو ئەوەیە کە پەیام بە خەڵک بگەێنی کە بڵێ ئەوروپا ئەو بە هەشتینێک کە تۆ بۆی ئەچیت شانی خەڵکی بە لە ڕێگا ئەومەت لێ بەسەرێ لە ڕێگا ئەخنکەی گورگ ئەوخوا تەقەولیەکەن ئەمرید بە ساخی ئەگەیت هەموو شتەکانی پێ بڵێ ئەڕۆیت ئەمە ڕێگەکەیە
تێگەی من لێرە خەڵک بێزارە ئەی باش ئەی لەوێ چی ئەەکەیت لێرە ئیش ناکەی ئەڵێ ئیش نییە لێرە لەگەڵ ڕێزم ئەڵێ چم بۆ یە قاپەشم لێرە هەزار شوێن هەیە بۆ لێرە قاب ناشۆ وانە ئێستا هەندێک هیچ ئیشی عیب نییە بەڕێ من هیچ ئیشێک عیب نییە کەس پێی ناخۆش بە بەس تۆ خزمەتی خاک و نیشتمان وڵاتێکی خۆ کەی باشتر نییە ئێمە دوژمنمان زۆرە چوادۆرمان هەموو دوژمنە وانە من بۆ سلێمانی چۆڵکەم بۆ دوژمنەکەی خۆم بۆ هەولێر چۆڵکەم بۆ دوژمنەکەی خۆم ئێمە بە خاک و نیشتیمانی خۆمان خۆش بووە لەوە باشترە کە تۆ نیشتیمانەکەی خۆ بەجێ بێڵی دوژمن بێتە شوێنی تۆ بەڕاستی ئەمەکەمان ئەوە بوو کە خەڵک ئەم فیلمی ئێمە ببینێ طبعا بەبێ بەرامبەر لە هەموو شار و شارۆچەکان لە هەموو قەزەونەحەکان بەبێ بەرامبەر خەڵک دەتوانێت ببینێ بۆچی بێ بەرامبەر کاک ڕێبوار خۆی هەنێک کات هەمیشە ئەڵێن کە سینەما بەشێکە لە پیشەسازی بۆچی تۆ ئەم سینەما خۆت ئەم ئیشی خۆت نەکردو بە بەشێک لە پیشەسازی بۆ خۆت ئێمە هەدەفمان خزمەتکردنی هونەرە نەک تجارەت بە هونەر ڕاستە ڕاستی ئێستا بەڵام شارتیش نییە هەموو فیلمێکی سینەمایی بە قوت بێت و بەهێز بێت لەبەروی بە پارێ بیتاقی 10,000 مشتی کۆپیکراوە ناهێنم هەیەشتی کۆپیکراوە هێن و بیتاقیا بە 10,000 بە 5,000 ئێمە تجارەت بە هونەرەوە ناکەین ئێمە ئەمانەیە خزمەتی هونەری کوردی و ڕەسەناتی فۆلکلۆری کوردی بکەین ئەمانەیە هۆشداری بینە گەنجان ئەمانەیە خەڵک پند لە نسیحەتەکانمان ئامۆژگارەکانمان وەرگریە شاد نییە هەموو شتێ پارە بێت دوای ئەوەش ئێمە مەسەلە سینەما ئەسڵەن قیمەتی نەماوە لە کوردستانە هەمووی بۆ بە ئەهلی سینەما حکومی نەماوە سینەما هەتا سینەما ڕەشید و دڵشاد و سیروان مابوو سینەما قەدر و حرمەتێکی زۆری هەبوو سا هەمووی بۆ بە ئەهلی سینەمامان هەیەڵێ ڕۆژی بە 3 ملیۆن من فیلمەکەی توێتی عەرزەکەم لەورە 3 ملیۆن نیو سلێمانی کۆکەڕوانێ و پارێ دەرناکاتەوە بە ڕۆژێک و بە سەعاتێ سینەما هەیە ئەڵێ بە 10 وەرەقە لەبەرەوە منیش بڕیارە ماوەتم بە هەڵی ئەم لە سوورەکەمان کرد و ڕۆژ مەبلەغێکی کەمتر بۆ باشتر بوو بڕیارمان لە داخی ئەوەتە مادام وایە من بەبێ بەرامبەر با خەڵک ببینە هەرچەنە خۆی کورسەکانی کەمانیوەنە زۆرە بەڵام بینەرتان باش بوو لەماوە دوو ڕۆژە نزیکی 500 کەسمان بینەر هەبوو بەڵام نەمانتوانی بەردەوام من چکەمە بە خۆ بەخش ئیژەکەین منەگە پارێکی باشم لە بەردەسای بە قاعەیەکی باش بگرم ئەتوانم هەفتەیەک بەردەوام بێ بەزەبەر ئەوەی بە خۆ بەخشە بەڵام ڕێکخراوە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان سپاسیانەکەم ڕۆژێکان بۆ وەرگرتین هەر باش بۆ ئەوەش لە هەر شوێنە قەزەونەحەکان بەبەلاشە چون بۆ چەمچەماڵ زۆر سپاسی قایمقامی چەمچەماڵەکەم کاک حاکم ڕەمەک زۆر هاوکاری کردین زۆر ڕێز و حرمەتی گرتین سپاس بە خەڵکی چەمچەماڵ چکە ئەکتەری چەمچەماڵی تەیە هەتا جەنابی ئاماژەی بەوەیە چوین بۆ دوکان لەوێش کاک سیروان سەرحەت هاوکاری کردی لێش عرضمان کرد افتتاحەکەی ئێمە فلیمان تا کرد لە پەیمانگای تەکنیکی دوکان بینەرێکی باشمانە بۆ لەوێ چوارشەمەی داهاتووی شەڵا لە ڕانی عرضە دوای ڕانە قەڵازی و هەڵەبجەوی تر ناوەسێنە زۆر باش هیوادارم هیچ شوێنەی بێ بەش نەکەن مادەم شارەکە خۆ بەخشیوێن دەستان خۆش بێ کاک باوەڕ هەمیشە لێکدانی وێنەکان لە کاتی مۆنتاژە کارێکی قورس ئەبێ بە تۆ کۆمۆنتێرێک ئەگەر هەڵەیەک هەبێت تۆ ئەمە بۆکی ئەگەڕێنیتەوە بۆ دەرهێنەر بۆ کاک ڕێبوار یاخود بۆ وێنەگرەکە وەک ئەگەر هەڵەیەکی واشە بێت چۆن چارەسەری ئەەکەیت بەڵێ ئێمە کە لەگەڵ کاک ڕێبوارە پلانی ئیشێکدا ئەنین من وەکو مۆنتێر ئەو چۆنڵی جا ئەو سیناری خۆی نووسێ منیش وەکو مۆنتێر کۆمەڵە شت ئەنووسم و زۆرجار پێش ئەڵام کاک ڕێبوار ئەو ڕۆژانەی ئەچی بۆ تەسویر بە منیش لەگەڵ تا بێم خۆم لەگەڵ تا بم بۆ ئەوەی چووکم لە ڕابردووە لەوانەیە کۆمەڵی کێشەی وەگەوەی کە تۆ ئێستا باست کرد کۆمەڵێ لەو کێشانەمان توش بێ تم بۆی بۆ هەنگاوی دواتر داهاتووتریان بە حەزەکەم پێم خۆشە من دەورم هەبیان دەورم نەبیان هەر وەکو کەسێکی ئاسایی ستافەکە حەزەکەم بێم بۆ ئەوەی لە کاتی تەسویرە کۆمەڵێک شت هەیە کاک شەهرام وێنەگرێکی زۆ باشە بەڵام لەوانەیە ئەو بیرکردنەوەی منی نەبێت کە من لە کاتی مۆنتاژایکەم بۆ نمونە کۆمەڵێک شت هەیە مۆنتاژ چاگەکرێ لە مۆنتاژە بۆ وەکو بابەتی هەنێ شت هەیە بە زوم حلەکرێ هەنێ شتەیە لای ئەبەی بەڵام کۆمەڵێک کێشە هەیە بۆ نمونە تەنزیماتی کامێرە زۆر جار ئێستا دیمەنی شەو هەیە ئایزۆکەی زۆ بەرز کراوەتەوە ئەوە لە مۆنتاژە زۆ قورسە حلگرنی بۆیە من هەموو جارێ پێم وتۆ کاکرەوە با خۆشمە لەگەڵا بم بۆ ئەوەی لە کاتی مۆنتاژەکە بەڵێ ینی چۆنەڵی ئیشمان بێکوێ لەگەڵ مستەوەڕ و مۆنتێرە هەمیشە مۆنتێرەکانیش تۆزێ دەم باڵە بۆڵن
مەڵام باشە باشە نەبوو بۆ شەرتان لە کاتی مۆنتاژە زۆر کوڕێکی بەوەفایە زۆر کوڕێکی زۆر نەبێ بەندانی تۆ لێرە ئەو بێ هێناش مێگەڵ خۆمانی زۆر بەجددی ینی بڕواکە هەمیشە لە ئەوە خەمخۆریان نایە کە ئەوە نا بە خۆڕایش بەبێ بەرامبەر ببێ هیچ شتێک ئەم فیلمی ڕێگەمەرگە دەجار مونتاژمان کردووە یعنی شەی وا بووە ڕەمەزان بووە زستان بووە هاوین بووە هەتاکو 5-6 بەیانی دانیشتن بە دیار و مونتاژمان کردو بە هەفتە و بە دەڕۆژ دەدانە جارە فیلم مونتاژ کردم کڕ بۆڵێکی لێ نهاتووە وەسپاس کاک شەهرام ژەکەم وێنەگرەکەمانە زۆر بە جوانی ئەوێ ژەی وێنەی بۆ کردم کاگە ئەکرەمیش عینە شەدارێ ئیشی تەسویری بۆ کردم سپاسیانەکەم هەمویان یارمەتیانەوە بە تایبەتی هەم سیانەکەکی لاک بوون لە ئیشەکە باشە کاک باوەڕ باسێکی تەکنیکی کارەکەمان بۆ بکە ئێستا خۆل لە کارەکەی ئەزانی کە کۆمەڵە بەرنامەی باشەیە بۆ ئەدێت و بۆ مۆنتاژ تۆ لەسەر چ بەرنمەیەک ئیدیتی ئەم مۆنتاژی ئەم کارت کردووە خۆی بەرنامە زۆرە بۆ مۆنتاژ بۆ نمونە هەیە ئاستی سەرەتاییە من خۆم تقریبان ماوەی 10 ساڵە بێت لە بواری مۆنتاژ و گرافیکە کارەکەم بەبێ ئەوی لە هیچ بوارێکە خوێندە بێتم تەنها حەز و خولەی خۆم وای کردووە کە بەردەوام هەوڵ بدەم پرسیار بکەم لە کەسانێکە لە من ئەزمونیان زیاترە و هەروەها یوتیوبیش ئێستا نەک بۆ من بۆ زۆر کەس وەکو قوتابخانەیەکی لێ هاتووە ئێستا من هەر شتێکم لێ خەلەل بێ بۆ نمونە لە جیاتیەوەی کە بڵێم بەخواوە بە من ناکرێت ئەچم لە یوتیوبا بە دوایە ئەگەڕم وەکو تەکنیکیش ئێستا من پرۆگرامی ئەدۆبی پرایمەر بەکارێنم و زایدەن بۆ هەنێ ڤیژواڵ ئیفێکت یان هەنێ بابەت پەنابم بۆ پرۆگرامی ئافتەر ئیفێکت فیلمەیە بەڵێ ئێستا باسیەکەم بۆ هەنێ بابەت ئەچم بۆ پرۆگرامی ئافتەر ئیفێکت و بۆ بابەتی بۆ نمونە بابەتێکە پێویستی بە ڕەنگە پێویستی بەوەیە کە بینەر چاوی زیاتر تێر بێ پەنا بەمە بەر پرۆگرامی داڤنشی ئیتە بەبێ ئیشەکانە و لەم فلیمەشە بەڵێ کۆمەڵێک بابەتمان تیا بەکارێناوە هەمووکو بابەتی گرین سکرین چووکم هەنێ دیمەن هەبووە بەجددی ئێمە بە حکمیەوەی هاوکاری نەکراوین لەو بوارەوە و کوردستانیش تا ڕادەیە لە ڕووی فیلم سازیەوە وەکو ئەوروپانیە بڵێ شارێکی تایبەتیان هەبێ یان کۆمەڵی ئامێر و ئەدەواتی وایان هەبێ بتوانن کۆمەڵی دیمەن بۆیە ئێمە لەو حاڵەتەیە ئێستا دیمەنێکی تایە باکەشفی نەکەم کێیە بەڵام بۆ نمونە لە شاخێکەوە کەوێتە خوارەوە بەڵام خۆی من ناتوانیانی ئەم کەسە ئەمە مەوزوعی ژیانە خوا نەخواستە بەر بێتەوە جارێ شوێنەکە نزمیشە شتێکی لێبێ و کاتە تۆزێ بۆ ئێمە ناخۆشە بۆ ئێمە لەو حاڵەتەیە پەنامان بردوێتە بەر گرین سکرین ئیتر بەپێ ئۆزمونی خۆم هەمە گرین سکرینەکەم ڕێخستووە تەسویرێکی ئەو شوێنەمان کردووە کە پێویستە لێکوێتە خواتەوە دواتر مۆزوعی ڕووناکی ئەوانە ئیتر گونجاندنی ڕەنگ و بابەتی چۆنەڵی ئیفێکتەکان ڕێکم خستووە وەزایدەن کۆمەڵی دیمەنی تریش کە بابەتی ئیفێکتاتم تیا بەکارێناوە بۆ نمونە مۆزوعی بەفربارین مۆزوعی شەڕ مۆزوعیانی ئەو شتانە کۆمەڵێ ئیفێکتم تیا بەکارێناوە کە زیاتر لای بینەر و زائیدەن خنکاندنیش سە بۆ نمونە ئەو لەم فلیمەیە تیاتی کە سەرنشینەکان هەمویان بە بەلەم لە ئاخیر هەنگاو ئەیانوێ کۆچ بکەن بەڵام لە سینارۆکەی وا پێویستکرەوە کە دراوە بە من وا پێویستە کە ئەم کەسانە بڕۆی خۆتۆ ناکرێ لەناو ئەو ئاوەیە بەلەمەکە وەرگەڕێنی یان بەلەمەکە هەڵگێڕیتەوە یان نەفەرەکان بەخگە بۆیە من لەو حاڵەتەیە پەنام بدۆتە بەر بابەتی دروستکرا و بابەتی ڤیژواڵ ئیفێکت زۆر باشە باسی ئەوەمان کرد کە چ شتێکت بەکارێناوە چ تەکنیکێک گوزام لە ڕووی کامێراوە لە ڕووی کامێرە چۆن چ کامێرەیەکتان بەکارهێناوە ئاستی چۆن بووە تۆ نەبووە بە کێشە بۆت کوالەتی کامێراکان یاخود دوو وێنەگر کاری وێنەگریان کردووە بێگومان ئێستا چۆنەڵی هەر کامێرەیەک لەگەڵ هەر کامێرەیەکترە نوعدیقە و کوالەتیەک دەداتێت و هەر وێنەگرێکیش لەگەڵ وێنەگرێکی ترە ئایدیایەکی تایبەتیان هەیە بۆ نمونە وێنەگر هەیە بابەتێکی بەلاوە جوانە زیاتر ئیش لەسەر کۆمەڵە زاویەکە وێنەگرێک هەیە زیاتر ئیش لەسەر فەیس و شێوازی جوڵانی کامێراەکە وە بەنسبەت کامێراشەوە نەک لە ئێمە لە هەموو بوارێکە هەتا شتی باشتر بەکاربێنیت هەتا ئالەتی باشتر و گرانتر بەکاربێنی بێگومان ئیشەکەشت جوانترە بێ و ئێمەش بە حکمێەوەی ئیشەکەمان خۆبەخشیە
چونکە مێسا بۆ نمونە ئەوانەی کە ئێمە پێویستمان بوو لەوانەیە ئەگەر بۆ ڕۆژێک داوای بکەین بەکرێ بیهێنین نزیکی $150 بۆ سەر و داواکەن ئەو دوکانانی کە ئەم شتانیانێ بابەتی لایتینگەوانە بۆیە ئێمە نزیکی 6 مانگ ئێمە ئیشی تەسویر و مۆنتاژمان کردوە جا ئێمە ئەگە حسابی کە ئەو 6 مانگە کولی ڕۆژە ئێمە ئەم بڕە پارێ بین پارێکی زۆرەکە و ئێمە لە هەما کاتیشە هیچ سپۆنسەرێکمان نییە ئەگە سپۆنسەرمان هەبووە بگرە زۆر باشتر ئیشەکەمانە کرد بەڵام وا شەر نەوەستاوین کاگرەبا خۆی هەر کامێرەی هەیە و سپاس بخوا کوالەتیشی باشە و پرۆگرامەکەش کە ئیشی لەسەرکەین بە کوالەتیکی زۆر جوان دروستمان کردو بۆی چاوی بینەر تێر بێت و ئیشێکی جوان بدەین بە بینەر زۆر باشە کاک ڕێبوار بزانم خوێندنەوەی تۆ وەکو ئەکتەرێک وەکو دەرهێنەرێک چییە بۆ دراما و سینەمای کوردی لە ئێستاە ئێمە کە دەستمان کرد بە کاری هوەری بەهۆی قەیرانی داراییەوە دراما و حتانان کورتە فیلمیش ناکرا من لەو کاتاوەتم با ئێستا من ئەزمموی خۆم تاقیکەم بزانم ئەتوانم کاری خراجکەم ئەوە بۆکو بۆ ماسکەتی حتانۆ کورتە فیلم و 3 فیلم دیێژمان کرد حتا ئێستاش منەڵم لە ئاستی نزمایە زانی بۆ شت بە زۆری و کەمینە بۆ نمونە لەم ڕەمەزانی ڕابردووم لە هەموو کەناڵەکانە دراما لێدرا بەڵام کەسێکمان نەبینی لە بازار بڵێ من ئیمشە و فلان تەمسیلی فلان دراما فلان فیلمم بینی بە قووەت بوو بە چاکی و بە خراپی کەس باسی ناکرد بینەریان لە خۆیان تۆرانەوە بەخۆی هۆکار چییە؟ هۆکار بەوەی ئەم فیلمە تورکیانە دۆبلاجکراوە تورکیانە بە تایبەتی تورکی هەموو زۆری بیانی هەندی تیا تورکی تیا ینی شیرازەی کۆمەلگە و خێزانی بە تەواوەتی لەناو بردووە خەڵگە چێ پەناباتە بەر ئەوە گەنجانمان سێری ئەوەکەن سێری کوردەکانی خۆمان ناکەن بۆ سێری کوردەکانی خۆمان ناکەن درەمای کوردی خۆمانەکەن بە تامی تورکی ینی سێری کوردەکەی خۆمانکەنەوە تورکێکی ئەوان کەن سێرە هەمان مەبەستا کە شیرازی کۆمەلگا تێگەیە ئەنی بۆ نان ئەم دەرهێنەرانی خۆمان ئەمەکتەرانی خۆمان لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی خۆمان بۆی شیرازی کۆمەلگا تێک نەچێ یعنی درامایەکی کوردیەکەن بەس حیوارەکان کوردیەوەی بێلا و قەسر و ینی هەموو شاری سلێمانی و هەولێر و جادەکان شانایە وەکو شوشە سایرە بەسەریاڕەوە لە هیچ جادەیەکانی ئاوتۆ وەکو شوشە بڕێ بەسەریان 24 ساعەتە کارە بەو هەبێ ئەمە درۆیەکی زۆر نەکرێت بەرامبەر بینەری ینی تۆ شتێکە واقعی بێ ئەم ئیشانی مەمی واقعی و ناو هەڵقوڵاوی ناو کۆمەلگایە لەبەر ئەوە کە تۆ درامایەکەکەی بە حیوارێکی نەشیاوی تیا نەبێ مەسەلە ئێستا ئەکتەرەکان خۆیان قساکەن جاریوە بەناوی کۆمیدیا قساکەن خۆیان پێکەن لەبەرەوەی بینەرەکانە پێ بکەن بە زۆر خەڵک خانە پێکەنین شتێکەکەن کە ئەکشنە ینی کچێک دەوری مافیا بینێ بە چاقۆی میوە خەڵک ئەسیرەکە خدەشتی وە نابێ کاکە من چاقۆمی هین دەمانچەم بینیوە دەمانچەی چاخی تەباخم بینەوە خەڵکیان پێ پشتۆ لە ئەکتەرە خەڵک چاوەڕووی کراوە و جاران نەماوە خەڵک ئێستا هۆشار بۆتەوە کە ینی مناڵک سی تەلەڤیزۆنەکە ئازانی سەوە بابەوە غەڵەتە هەنە شتێ هەستی پێەکەین پارێکی زۆر سەر بکرێ ینی حکوومەتی ژناحەقی نییە بڕواکە کە داوای 50 دەفتەرەکەن لەوانەیە 20 دەفتەری داوای پارێت نەکرد بۆم ئیشت من داوام نەکردەوە لەم ئەخیرا وام لێ هات پەنام بردەبەر هەنێک کەس جوابیان نیامەوە لەبەرەوە پەشیمان بووم کە داواشم کرد چونکە ئەزانم ئیش بۆ ئێمە نییە پارە بۆ ئێمە نییە بۆ خەڵکی خۆیانە مەسەلە فیستیڤاڵ من ئیمانم بە فیستیڤاڵ هەر نییە شەر نییە هەموو فیلمێکی فیستیڤاڵی نەجاحەت بێنەوە لە سازە ئیشێکی جوان بێ شەر نییە هەموو فیلمە پاری بە سەر پراویشە جوان بێ ماستەکاری هەیە حزبێنە هەیە لەبەر ئەوە ئێمە بۆ ئێمە ناگونجێ بۆ خەڵکی خوان هەیە بۆ خەڵکی خوان پارە سەر بکەن سپۆنسەر هەیە هەموو شتێک هەیە بەڵام بۆ ئێمە نایکەن ئێمەش مەمنونی کەسدین بەردەوام ئیشی خۆمانەکەین بەڕاستی ئەزانی یعنی معقولە تۆ وەرە نۆ کورتە فیلم و 3 فیلمی درێژ بکەی ئیشەکانیشی کۆمەڵایەتی بێ یەک کەس نییە وەرە سەیری فەیسبوک و هەموو پەیجووینەکانمان کە یەک کەس نییە ڕخنێکی ناشرینی لە ئێمە بێ ینی دراما هەیە پەخشەکرێت بە مباشری بزانە چەند کۆمێتەیە زەلامە ڕەحمەت لەوەی کە کۆمێنتەکان دەخوێنێتەوە یعنی وای لە هاتووە خەڵک بس بۆ کۆمێنت خوێندنەوە سەی درامەکە ناکە ئەزە ئیمانی بە دراماکە نییە ئیمانی بە فکرە و سیناریۆکە نییە ئەو ئیشە جوانانە قەچێکە با کەسی دەستمان بگرێن ئێمەش تەرجیح ئیشی جوانتر بکەین ئێمە 6 مانگە تەسویرەکەین لەسەر حسابی گیرفانی خۆمان ئێستاش بە 5 لەسەر حسابی گیرفانی خۆمان ئەوڕۆ بە هەموو قەزارحانەکان ڕۆین خەڵکی ژێ پارە وەرەگرێ ئیشیش ناکات پارەکەش وەرەگرێ ئیشەکەش ناکات ئێمە پارەکەش وەرە ناگرین ئیشەکەشەکەین
بڕواناکەم بە هەنێک کەس هەبوو کە پاریان وەرگرت و ئیشیان نەکرد بەڵام لێ پێچینەوەی باشیان لەگەڵا حەشە دەرباز بووە بەداخەوە ئیتر ئەوە بە هەر کەسە و زەمیری خۆی مۆستاح بکە و تو پارە وەرگی بۆ ئیشی پێ ناکەی بەڕاستی ئەو بۆ هونەر نیە بۆ تجارەت ئەمە تجارە ناکی بە هونەر زۆر ڕاست بە هەموو کەسێکیش ناوترێ هونەرمەند خەڵکیش یەکجار دووجار شانی بڵێ دوام کۆن بە ئینارەی کوردستان دەکەوە بڵێ من مخرجم ئەوەش ناکرێت زۆر ڕاستە بزانم کاک ڕێبوار ببوورە کاتی بەرنامەکەی ئێمە ئەوەنەیە زۆر زیاتر حەزمە کرد قسە و باسی زیاتر بکەین لەسەر ئەم بەرهەمەتان هیوای کاری باشترتان بۆ خوازم ئەگەر شتێک ما بێ حەز بکەن باسیکەن ئێوە وەڵام زۆر سپاسی کەناڵەکەتان و جەنابتان مستافە جوان و بەڕێزت ئێمە ویشاناکەین وەکو بۆ ماسکەری ئەگەر لایەکی پەیوەندیدار کابرایەکی دەوڵەمەند خێرخوازێ دەستمان بگرێت تەجیعمان کە کاری جوانتر بکەین ئێمە بەردەوام کاری جوانترەکەین ئیشەکانیشمان هۆشداری گەنجانە هۆشارکردنەوەی هەموو خەڵکی جاری هەر گەنج نیە بۆ هەموو کەسێکە هوشاری کۆمەلگا لە هەموو ناحیەکانەوە هیوادانی خەڵک پند و ئامۆژگاریەکانی ئێمە قوبڵکەنەوە و هینێکی بینەرێکی زۆر باشیشمانە لەخوا بەزیابێت چونکە لە هەموو قەزانەحەکانەوە خەڵک داواکڵە بە خۆبەخشیش بمنێم ئیشتانەگەڵاکەم دەستخۆشیی زۆر باشیشمانەیە زۆر سپاسیان ئەەکەم و سپاسی ئەکتەرەکانی ژەکەم لێرەوە چکە زۆر نەوێ نایەنم سپاسی هەر هەشتا ئەکتەرەکەکەم بە زۆر ڕۆحێکی جوانەوە هاتوون دەوریان بینو لەنە ئەو بەفرەیە ڕقبوونە تا ئێوار لەبین تا ئێوار دەوریان بینە ئەو شاخوداخەنە شەو ماوینەتەوانە کەسیش داوای پارەی نەکردو تەنانەت ئێستاش پرسم بە کەسیان نەکردووە بە ڕەخبەتی خۆم فیلمەکە بێ بەرامبەر نمایشەکەم سپاسیان دەکەم و دەستیان خۆش زۆر باش کاک باوەڕەکە تۆ شتێکت دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ کاک ڕێبوار ئەوەی من ئەمەوێ بیڵێم ئەوەیە کە بەشدی ڕاستە من ئەمیشە بەخۆ بەخش لەگەڵ کاک ڕێبوارایکەم بەڵام ئەمێ لێرەوە بڵێم هەموو شتێک مادی نییە من بەجدی پێش لەگەڵ خەڵکی ترە ئیشم کردووە و پارەشم وەرگرتووە بەڵام ئەو مرتاحیە و ئەو جۆش و خۆشی کە لەگەڵ کاک ڕێبوارە هەمە ئیشێک کە بە پارەش کردی بێتم ئەوەنە چێژم لێ نەبینی بۆ بە حکمی ئەوەی کاک ڕێبوار ئەم گروپەی ناوناوە گروپی خێزان هەمومان وەکو خێزانێکمان لێ هاتووە بۆ نمونە من ئێستا ڕاست هەر لە ڕێگەی ئیشکردنەوە لەگەڵ کاک ڕێبوارە تێکە بووم بەڵام تێکڵاوێکی وا ڕوویداوە ئێستا من ئەتوانم بچم لە ماڵەکەیان ئیسراحەت بکەم و بخەوم شەو لێش بمێنمەوە خۆشەویستێکی وا لە نێوانمانە ڕوویداوە بۆیە ئەڵێم بە هەموو هاوڕێیان بە هەموو ئەو کەسانی کە لەم بوارەیە ئیشەکەن مەرج نییە کە تۆ پێشنیاری دەورێکت بۆکرا یەکەم شت بڵێ چەنی تایە بۆ من یعنی ڕێز و خۆشەویستی لە پێش هەموو شتێکەوە و من زۆر خۆشحاڵم لەگەڵ کاک ڕێبوارە و دەستخۆشی لێەکەم و ئیشەڵا بە هیوای سەرکەوتنی هەموو شتێکی زۆر ئەنتیکەیە لەم گروپی ئەمەیە ناو گروپی هونەری خێزان ژنومێتی تایە باوکو کچی تایە باوکوکوڕی تایە خوشک و برای تایە یعنی تا ئێستا میشە نەکراوە لەناو ئێمە ئەوانی کە ئێمە کۆمان کردوەوە لە خۆمان هەمویان ماڵ و عایلن ینی خەڵکش بۆیە زۆرتر حەزێکی هونەری زیاتریش پێیاگە زیاتر حەزەکات تێکەڵ ئێمە پێ ئەوە تا هەمووشی بە خێزانی و کوستەیران ئەڕۆین فیلمەکە عەرزەکەن و لەسەریشەوە سا خەڵکێک زۆر نامانێرەوەخوا کەی سەرمە منیش بەرنەر خۆتانە زانە ساری جەژنەکەن ڕاستە هێوای سەرکەوتنتان بۆ خوازم ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ ئەو ئەکتەرە بەڕێزانی تریش هەیە هیوادارم بەردەوام بن ماندوو نەبن هیوادارم هەنێشت دێ سارتان نەکاتەوە بەردەوام بن دووبارە سوپاس بۆ ئامادەبوون ئیشەڵڵا زۆر سپاس دووبارە سپاس بۆ ئامادەبوون تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ